سەبارەت بە قەرزی خانوبەرە ئەمە داواکاریەکی زۆری کەسوکاری شەهیدان بوو کە دەمێکە لە چاوەڕوانی ئەوەیدا بوون کە بڕیارێک دەرچێت لەو جۆرە. بەڵام خۆشبەختانە بەڕێز کاقوبا تاڵەبانی کە هەموو کات پشتیوان و کەسوکاری شەهید بووە و بە هەوڵ و هیمەتی جەنابی بۆ بابەتە ئیشی لەسەر کرد. خۆشبەختانە لەلایەن وەزارەتی کاروباری شەهیدانەوە بەڕێبەرایەتی گشتی خزمەتگوزاری کەسوکاری شەهیدان بە نووسراوێک بەدەستکرایە بۆ وەزارەتی دارایی و ئابووری سەبارەت بە لێخۆشبوون لە قەرزی خانوبەرە بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان. خۆشبەختانە وەزارەتی دارایی و ئابووری ڕەزامەند بوون، هاوڕابوون، بەڕێزیشیان بە نووسراوێک بەرزیان کردەوە بۆ بەڕێز ئەنجومەنی وەزیران. بەڕێزیشان وەک ئەنجومەنی وەزیران ئەوانیش هاوڕابوون لەسەر دەرکردنی بڕیارێک لەو شێوەیە بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان. بەڵام وەک ئەنجومەنی وەزیران داواکاریوان ئەوە بوو کە داتایەکی ڕاست و دروست زانیاری وەرگیرێ سەبارەت بۆ کەسانی کە سودمەند دەبن لەو بڕیارە. بەگشتی ئەوانەی کە سودمەند دەبن لەم بڕیارە سەبارەت بە شەهیدی سەنگەر، ئەوانەی کە سودمەند دەبن وەکو دایک، باوک، هاوسەر، کوڕ، کەس، خوشک، برا، ئەمانە سودمەند دەبن وەک شەهیدی سەنگەر. تاکوی ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە بڕێبەرایەتی گشتی شەهیدانی ڕاپەڕین تا ئێستا بە نزیکەی 650 کەس فۆرمی پڕکردوێتەوە بۆ ئەوی سودمەند بن لەو بڕیارە. لەو 650 کەسە 575 کەس تا ئێستا وەکو شەهیدی سەنگەر فۆرمیان پڕکردوێتەوە بۆ ئەوی سودمەند بن. 45 کەس وەکو جینۆساید فۆرمیان پڕکردوێتەوە. تاقانەی ئەنفالی 6 کەس پڕی کردوێتەوە تا ئێستا. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین وەکو بەڕێبەرایەتی گشتی شەهیدانی ڕاپەڕین لای ئێمە تا ئێستا بە نزیکەی 5000 شەهید لای ئێمە تۆمارە کە لە ڕووی یاسای و کاروباری یاساکانیان بۆ ڕای دەکەن.